سڵاوتان لێبێت بەرنامەی ئەم جارەمان لەسەر گیانی هاوکاری و پێکەوەی و دەستگیرۆی کردی یەکدیە بە تایبەتی لە قۆناغ و کاتە هەستیار و ناخۆش و نالەبارەکاندا. بۆ ئەم مەبەستە دەچینە لای ژمارەیەک مامۆستای ئاینی و کەسایەتی و چالاکوانی مەدەنی و توێژەر و کەسانی سیاسی لەگەڵماندا بن بزانین هۆکار چییە کە وەکو هەمیشە کۆمەڵگەی کوردەواری لە کاتی ناخۆشی و تەنگیەکاندا بەدەم یەکتیوە دەچن و هەڵقوڵاوی ئەم بیر و فکرە بۆچی دەگەڕێتەوە، بۆچیش بکەیت بۆ ئەوەی ئەم بیرۆکە و ئەم هەوڵە و ئەم کارە لە کۆمەڵگەی کوردەواری برەوی زیاتر پێ بدرێت و کوێر نەبێتەوە. لەگەڵماندا خی گەورە فەرمێ وتعاونوا على البر والتقوى. خوا فەرمێ ئێوە هاوکاری یەکتری بکەن لەسەر چاکە. ئەوە فەرمانی خوایە. ئەگەر بشگەڕێنەوە بۆ ڕیشەی ئەم هاوکاریە کە لەم دواییە لەم ڕووداوە سروشتیە لە شاری چەمشەماڵ و دەوروبەری بینیمان، ڕیشەی ئەم هاوکاری ئیمانە، باوەڕبوونە بە خی پەروەردگار. ئینسان ناتوانێت دەست بکات بە گیرفانی خۆیە هەزار نەربەخشێ ئەگەر باوەڕی بەوە نەبێ خی گەورە پاداشێراتەوە. ئەگەر خەڵکی تر پرسیارمان لەیەکە ئەڵێ ئەی خەڵکێکی بێباوەڕ، خەڵکێکی کافر، خەڵکێکی دوور لە دین، خەڵکێکی لادین، منەظەماتیان هەیە، منەظەماتی نێودەوڵەتی هەیە، ئەوان چۆن هاوکاریان کرد، خەڵکێکە نوێژ ناکە ئەوان چۆن هاوکاریان کرد. ئەوەی کە بۆ مەساڵیحی کاتژیایە، ئەوەی بۆ ناوبانگی کاتژیایە، ئەوانە نەک پاداش وەرناگرن بەڵکو سزاش وەرەگرن. ئەوە تا فەرمودەیەکی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بۆمان باسەکە کە ئاگر بە سێ تاقم خۆشەکرێ. یەکێ لەوانەی کە سەدەقە ئەکەن بۆی بڵێن سەخیە، یەکێ لەوانە قورئانە خوێنێ بۆ بڵێ دەنگی خۆشە، یەکێ لەوانە جیهادەکە بۆی پێی بڵێن ئازایە. بۆیە ئەگەر بۆ بەرژەوەندی بێ ماوەکەی کورتە، بۆ ئەوە بێ کە پێی بڵێن سەخیە، ئەگەر پێیان نەوت سەخیە دەنگی لێ بەرزە بێتەوە ئیشەکە تێکەدا. ئەگەر بۆ ئەوە بێ بەرژەوەندیە تەحقیقکە، بەرژەوەندەکەی تەحقیق نەبوو دیسانەوە عمری کورتە بێ ئەو کارە خێرخوازیە، ئەو پرۆژە خێرخوازیە. ئەمما ئەوەی کە لە ئیمانەوە هەڵەقوڵەیە لە ڕابردووە بووە، لە ئێستاە ئەبێ، لە داهاتووشە ئەبێ، ئەگەر کەمیش بێ. بۆیە گرنگە تەبایی، هاوکاری، چاکە، پیاوەتی، نەجابەت هەمووی لە باوەڕەوە هەڵقوڵێ بۆ ئەوە بێ خوا پاداشەداتەوە. چونکە ئەگەر من یارمەتی تۆ بدەم، ئەگەر قسەیەکی خێر بکەم، هەر کارێکی چاکە بکەم، بۆ ئەوم بێ خوا پاداشتم باتەوە، ئەمە کۆتایی نایە، ئەم چاکەیە بەردەوامە بێ و منەتیشی تیان نییە. چونکە تۆ بۆ خۆتی ئەیکەی بۆش ئەیکی خوا پاداشت باتەوە، بۆ ئەوە نایکی کە خەڵک پێت بڵێ ئافرین، خەڵک لایکت بۆ بکە، خەڵک کۆمنتت بۆ بکە. زۆر جار هەبووە خەڵک کە چاکەی کردووە لە نەتیجەیە کول بووە، بۆ کول بووە و توێتی ینی عمری کورد بووە، دیکە خەڵکە پێی نازانێ ئەی ئەو کەسێک کە بۆ خواییکە ئەو کەسە هەر نازانێت ئەسڵەن بەچی بەخشیوە. بۆ چونکە مەسم ئەو کەسی کە پێی داوە بەر لەو بەخوای پەروەردگاری بەخشیوە، ئەزانێ خوا پێی ئەزانێ مامەڵەکەی لەگە خوای پەروەردگارایە. ئەگەر بینە بابەتی سەدەقەش کە سەدەقە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کەلیمەش بە سەدەقە ناوە باڵە کەلیمەتون طیبەتون سەدەقەتون، وانە ئەڵێ کەلیمەیەکی طیبە سەدەقەیە. بۆ بەڵگەیە لەسەر ئەوەی کە ئەگەر تۆ قسەی خۆشیشت کرد لە نێتێکی پاکەوە، لە ناخێکی پاکەوە هەڵەقوڵێ، بۆیە بزاخیتە سەر لێوەکانت بۆی دڵی بەرامبەرەکەت خۆشکەی، بۆ دڵی بەرامبەرەکەت خۆشەکەی بۆی خوالت ڕازی بێ. کەواتە هەر کارێک لێرەوە سەر چاوی گرت ئەوە بەردەوامە بێ، کۆتایی نایە. ئەگەر لێرەوە سەر چاوی نەگرت بەڕاستی ئەوە دوابڕاوە، ئەوە عمری کورت ئەبێ، ئەوە بۆ بەرژەوەندیەکە، بۆ مەساڵیحەکە زوو کۆتایی. باستەوە کراوەکە ئێرە زۆری زەردە سەوزە بەڵام لە کاتی هاوکاریەکاندا بینیمان هەمووان بە یەک تیم هاوکاریەکانیان گەیان. ئەمە نیشانەی ئەوە نییە کە ئێمە لە کاتی گرفتەکاندا هەمومان یەک گرتوین و یەکگیانین بۆ
خزمەتکردن و هاوکاریکردن و دەستگیرۆیکردنیەتی؟ والله فعلا ئەو پرسیارە هی بەڕێستە دەست خۆش بێ دەستخۆشی لە یەکەم خوا پاداش باتەوە هیوادارم کە ئیش لەسەرمە بکرێت چونکە بزانین لەم کارە ساتە سروشتەی کە لە چەمچەماڵ ڕوویدا لە چۆ ئەم هاوکاریە هات لە چۆ ئەم ژیانی تەباییە هات لە چۆ ئەم خۆشەویستیە هات ئەمە چی بوو لە یەک ناکاوێکە هەر لە زاخۆ تاکو خانەقین هەر لە تەوێڵە و بیارەوە هەتاکو دووز و هەموو مانتقەکانی کوردستان بە خارجی کوردستانیشی تێپەڕان ئەمە چی بوو ئەم خۆشەویستیە چی بوو ئەم تەباییە چی بوو ئەم برایەتیە لە شۆ هەڵقوڵا بەڕاستی ئەگەر بگەڕێیتەوە دیسانەوە بۆ ڕەگ و ڕیشاڵەکەی هەر ئیسلامە بگەڕێیتەوە بە ڕەگ و ڕیشاڵەکەی هەردینە ئەبێ ئێمە جارێکی تر ئەم بابەتە ینی و توێژی لەسەر بکەین توێژینەوەی لەسەر بکەین و لی بکۆڵینەوە ئەوە بزانین ئەسڵەکەی لە شۆوە هاتووە بێگومان دەستی پێواگرین ئەوەی کە ئێمەی پرت کرد ئەوەی کە ئێمەی لە یەک ترازان بێدینی بوو هەم ئەو هۆکارانشی بۆ دەستگای بەخشین هاتوون هەموو چین تۆژە جیاوازەکانی ئەم کۆمەڵگەرین لە هەموو شار و شارشکانەوە نەبوون ئەمەش دووبارە ئەو نقطەی تۆختر نەکردەوە کە گیانی پێکەوەی و هاوکاری لە نێو کۆمەڵگەی کوردەواریە زۆر ڕەگوڕیشەی داخراوە اینجا ماوەسەوە شێر باوەم لەبیر نەچێ انشاءالله وەڵامی پرسیارێکش دەدەمەوە ئەوەی کە ئەو میلەتەی پاراست خەڵک بە چاوی خۆی بینیوەتی وەرە نوێژی نیوەڕۆبێت لە یەک ناکاوێکە شەپۆلێکی ئاو لافاو کە قوڕاوە ساردە لە چلەی زستانە یەکسەر لە یەک چرکەیەکە بێ لە هەندێ ماڵە تاسەقە بڕوە باشە مەگەر ڕەحمی خوا نەبێ چییە لە نێو ئەم زریان و لافاوەیە لە 1300 ماڵی داوە کە چۆتە ماڵەکانەوە تەنها دوو کەس خۆی پڕگەر بە شەید قوڵیان کە وەفاتیان کردووە ئەو ڕەحمی خوا نییە ئەو ڕەحمی خوایە وی ئێمە قەرزانی خۆی پڕگارین خی گەورە ئێمەی پاراستووە بەڕاستی ئەبێ هەمیشە حەچی نیعممەتمان هەیە بیگەڕینەوە بۆ خی پڕگار وما بكم من نعمة فمن الله خوایە سوپاس بۆ تۆ کە ئەم میلەتەی ئێمەت پارات باشە ئەگەر 1300 جەنازە لە چەمچەماڵا بواە چیمان بکردایە ئەو کاتە هەر تا ئێساش فریایی دەرکەوتنی جەنازە ناکەوتین بۆ دوور بۆ شتە هیچ دوور نییە کارە ساتی سروشتی لە تورکیا ڕوویداوە و مەلەرزە ڕوویداوە بە هەزاران جەنازە کەوتوتە ژێر خاکەوە بۆ ئێمەش معڕەزین بۆی خی پێرگارەوە تاقیمان کاتەوە هەرچەند ئاواش تاقیکردینەوە ئێمە بۆ تاقیکردنەوە لێرەین بۆ ئیمتیحان لێرەین و ئەبێ لە کاتی تاقیکردنەوەکانی شاخۆگر بین سابیر بین و دیوێکی جوانی تری ئەو میلەتە کە بینیمان بەڕاستی زۆربەی ئەڵین من بۆ خۆم بە دوو چاوەکانی خۆم نەمبینیەوە کەسێک ناشکر بێ یعنی ئەو دیوە جوانی کە بینیومە خەڵک زەرەر و زیانی زۆری کردووە پێکەنین لەسەر لێوەکانی بوو زەردەخەنە لەسەر لێوەکانی بوو بۆ خۆی تعبیریان لێ کرد بە جەژن لەبەرەوەی خەڵکمان لە دەورەوەیە ژانی هاوکاری و تەبایی هەیە ئەوانە هەمووی خوایە خەڵکێکی تر کە باشە باوەڕی بە پاداش نییە چۆن ئەمە لێکەداتەوە لێکدانەوەی و تەفسیری بۆ ئەمە چییە بۆیە ئێمە بێ هەموو ئەمانە هیچ شتێک لەم دنیا ناگاتە نیعمەتی ئیمان ئەبێ بزانین هەموو ئەم جوانانەی کە لە چەمچەماڵ و دەوروبەری بینرا هەمووی سەرچاوەکەی هی ئیمانە ئەوەی بەخشیتی سەرچاوەکەی ئیمانە ئەوەی کە منەت ئەکە سەرچاوەکەی نیفاق و بێدینیە ئەوەی کە مزایدە و سنگ دەرپەڕانەکە سەرچاوەکەی باش حاڵی نەبوونە لە تەوحید و ئیمان اینجا پرسیارەکەی تۆش بە وەڵام بمەوە ئێمە هەمیشە ژووتمانە ئێستا شەیڵێنەوە کۆمەڵی دادگەری بۆ خۆی هێزێکە بەڕاستی لە دەسەڵاتان نییە و پارە و مڵک و سەروەتی لە بەردەستانیە هەر ئەوەن دەمانوتووە کە شانازی پێواکەین کە ئەلحەمدلا لە ئیسلام و ئیلهام وەرەگرین لە وەحیەوە ئیلهام وەرەگرین و سەرڕاستینەوەش بە هەموو دنیا ناگۆڕینەوە ئەوەش پێغەمبەران سەلامی خۆیان لەبێ بۆ ئەوە هاتوون بۆ ئەو تەوحیدە بۆ چەسپاندنی ئەو تەوحیدە هاتوون بەڵام دەستێکی ئەمینین دەستە ئەمینەکەش دڵنیا بە لە غیری پەروەردەی وەحی ناتوانێت دەستی ئەمین دروستکە بۆ یەوتومانە عەفوەن ئێستا وەڵامەکەت بە سەریحی دەمەوە لێرەوە ئەیڵێن کە هی ئێمە نیە و پارەیە بەڵکو هی خێرخوازانە و هی مسلمانانە هی ئەو خەڵکانێ سیقیان بە ئێمە خێرخوازانیش لە هەموو ناوچەکانەوە نین لە هەموو ناوچەکانەوە هەر ئەوەی کە لێرە هاتوۆتە ئێرە لە پێنجێنەوە هەر ئەوەی کە هاتوۆتە ئەم بارگای ئێمە لە پێنجێنەوە خەڵک هاتووە لە هەڵەبجەوە خەڵک هاتووە لە شارە زۆرەوە خەڵک هاتووە لە هەولێرەوە خەڵک هاتووە لەوێ ناوی هەموو شارەکان زۆر بێڵێم بڵین لە هەموو کوردستانەوە لە هەموو کوردستانەوە پەیوەندیش کراوە خەڵک هەبووە لە دەرەوەی وڵات بووە
وتێتی سیبەتانی بۆ بکڕە خەڵک هەبوو وتێتی ئەگەر ئەکرێ مەسە بچنە شوێنێک نانی مەسەد 20 ماڵمان بۆ بەرن یعنی هەریەکە بە جۆرێکە خێرخوازیش ئازادە چۆن خزمەتەکە حکوومەت ئیلحاحی لەوە کردەوە کە پارەکان ئەبێ بخرێنە ئەو سندوقەوە بەڵام بەڕاستی خێرخواز ئازادە نایکە خێرخواز ئازادە بەوەی کە جاروای پارەکە بە ئێمەش نادا ئەڵێ بۆ خۆم ئازادم ئەمەوێ خۆم بیان بین لەگەڵ ماوەسا وشیارە بڕۆین مجموعەیەک ماڵ بەسەرکەینەوە بزانم چیان پێویستە من ئەویان بۆکەم هەرێکە بە جۆرێک پێی خۆشە خێر بکە بۆیە خی پێرگار لیان قوبولکە خی پێردگار کیسیان پڕکە و هەمیشە بەرەکەتی ئەرز و ئاسمان بڕژێنێ بەسەر ئەو خێرخوازانەیە و دەروی خێریش لە میلەتی ئێمە بکاتەوە. دیارە ئەو گیانی هاوکاری و تەبایەی کە لە سنووری چەمچەماڵە هەیە هەر لە وەزعی ئاساییشە پێش کارە ساتەکانیشا ئێمە هەربەدیمان کردووە بە تایبەتی لەو بانگەواز و لەو کارە خێرخوازیانەی کە لەم دەستگایەیە کارەکەن خەڵکێکی زۆر دەستکراوە و سەخی تەبیعەت و خێرەومەند هەیە لەم سنوورەیە وەوەی زیاتر ئەم کارانەی تۆخکردەوە لەم کارە ساتەیە بوو بەڵام ئەوەی جێگەی داخ و ئەسەفە ئەوەیە کە دەسەڵات و یەکە ئیدارەکانی ئەم سنوورە پلان و بەرنامەی نەبوو بۆ ئیدارەدانی کار و ئەزمەل لە ناکاوە کتوپڕەکانی کە لەم سنوورەیە ڕوئەدا بۆیە لەم حاڵەتانەیە ئێمە هەستمان بە شەپرزەیەکی زۆر کرد هەستمان بە بەرنامە و پلانێکی زۆر کرد وەلەو هاوکاری و کۆمەکیانی کە لە دەروی شارەوە هاتن خۆشببختانە بەشێکی زۆر گەیشتم شارە بەڵام ناهاوسەنگێکی زۆر هەبوو لە دابەشکردنە کە ئێستا ڕنگدانەوەی هەیە ئەویش بەڵگەی لەسەرەوەی کەوا ئێمە ئیداری ئەزمەکانمان پێ نادرێت بەڵام ئەگەر باسێک لە بەدڵێ ئەو بەشێکی ترە و ئیشی جیاوازی لەسەر دەکرێت بەڵام ئەوەی کە بە بەسمانە زیاتر تۆخکردنەوەی هاوکاریەکانە کە دەبینین پێشتر ئەگەر جۆرێک لە شارچێتی و ئەم زۆن و ئەو زۆن بێ بەڵام لە کاتی هاوکاریەکان و بەدەمەوەبوونەکانە هەموو شار و شارشکان بێ جیاوازی لە هەولێرە و لە سلێمانی و لە باتیدانەوە دەستی هاوکاری درێژ کراوە بۆ چەمچەماڵەکانەوە ناوخۆشە چەمچەماڵەکان بەدەمیەکەوە بوون ئەمە دەرخەری ئەوە نییە کە ئەلحەمدولیلا کۆمەڵگەی کوردەواری کۆمەڵگەیەکی هەم دڵسۆز و هاوسۆزە بۆ هاونیشتمانی و هاوڵاتیەکانی خۆی بەتاکید ئێمە ئەبێ ئەوە بزانین کە کۆمەڵگەی کوردی باگراوەندێکی ئیسلامی هەیە وەلا ناخیا شتێک هەیە پێوترێت پاڵنانی خێر و چاکەکردن ئەگەر کەسانێکیش هەبێت کار لە تێکدانی ئەو بەها ئەخلاقیە بکەن لەم وڵات و لەم شار و لەم کوردستانی خۆمانە هیچ بەرهەمێکی نابێت ئەو پەیامەی دا پێمان کە بە هەر ڕەنگێک و بە هەر شێوەزارێک قسە بکەین ئێمە یەکدەست و یەکدەنگین بۆیە پێویستە هەموو خلاف و هەموو ڕەنگەکان وەلاوە بنین لە کارە ساتەکانە ئێمە هەموو یەکدەنگ و یەک ڕەنگ بین ئەمە لەم سنوورەی ئێمەیە بەڕاستی دەنگی دایەوە ئەو کۆمەک و هاوکاریانەی کە لە سنوورەکانی دەرەوە گەیشتە ئێرە سوکنایەکی دەرونی زۆری بەخشی بە خەڵکی چەمچەماڵ و دەوروبەر بە دڵنیاییەوە خەڵکی چەمچەماڵ و سنوورەکەشی هاوکاریکی باش بوون هەم بۆ ئاوارەکانی سووریا هەم بۆ لە قۆماوانی غەزە هەم بۆ بوومەلەرزەکەی ئێران هەموو ئەو کارە ساتە سروشتی و مرۆی و سیاسیانەی کە لە چواردەورە ڕوویاوە چەمچەماڵیش خۆشی سەردەستە و هەڵبژێراوی ئەو کارە خێرخوازیە بووە بۆیە خەڵکانێکیش هەن کە توانیتیار ئەم هاوکاریانە بگەنە ئێمە مامۆستا جەناب و چالاکوانێکی مەدەنیت چیت هەیە بۆ چالاکوانەکانی دیکەی شارشارشەکانی دیکە کە سەرمەشق بوون بۆ ئەوەی کە هاوکاری کۆبکەنەوە مەسەلەن بەنمونە یەکێک لەو گەنجە و ڕۆژنامەنووس و چالاکی مەدەنیانە کاک ئەیوب سلێمان لە سێ سادقەوە بەنمونە وەربگرین
کە کۆمەکی کۆکردەوە بوو بە سەرمەشقی سێ سادقەکان و نوێنەی سێ سادقەکان و پارەی کۆکردەوە کەلوپەلیشی لەگەڵ هاوڕێکانیا کۆکردەوە و نردی بۆ چەمچەماڵ چیت هەیە تا چەند چالاکە مەدەنەکان و کارکتەرە مەدەنیەکانیش لە شار و شارەکانی دیکە هاوکارێکی باش بوون و هاوخەمتان بوون. وڵای خۆی هەموو کارێکی خێرخوازی و کارێکی مەدەنی داینەمۆی هەڵسوڕێنەری ئەو ئیشە خێرخوازی و کۆمەکیانە گەنجە بە تایبەتی گەنج. بۆیە من داواخوازم کە ئەوانەی کە تاقەیەکی مرۆیی گەورەیان هەیە لەو مەجالەیە چون خی گەورە ئیبراهیم عەلەیهی سەلام بە ئومەتێک ناوەبا کە یەک کەسێک بووە بۆیە نەک گەنجێک چەندین گەنجی بەتوانە و لێهاتوومان هەیە لە هەموو شار و شارچەکان ئەتوانە هاوێنەی ئەو گەنجەی کە جەنابەت باسیەکەی کاری خێرخوازی بکەن و ئەو کارە کتوبڕ و ئەو کارە زەروریانەی کە لە هەر شوێنێک ڕوەدا بیخەنە سەر پێ و بگەێنە ئامانجی خۆی چکە کاری خێرخوازی بە چەند ئامانجێک ئەگاتە مەنزڵ یەکێ لەوانە ئەوەیە کە تۆ ئامانجێکی دیاریکراوت هەبێ چکە ئەگەر تۆ هەر کارێکی خێرخوازی بکەیت ئامانجەکە دیاریکراو نەبێت قووەتەکان پەرشوبڵاوە بێت ئەمە یەک دووەمیش ئەو کەسانی کە بەم کارە خێرخوازیە هەڵەسن و دەستگا خێرخوازیەکانی لایەنە ئیسلامیەکان شانازی پیاوەکەن ئەوانن کە دەستێکی ئەمین ئەم کارە خێرخوازیانە بەڕێوە بن بۆیە تۆ چەندێک کۆمەک کۆ بکەیتەوە چەندێک هاوکاری کۆ بکەیتەوە کە لە دەستێکی ئەمینە نەبێت بەڕاستی ئەو ناگاتە مەنزڵ و بە هەدەرە ڕوات. لە کۆتا پرسیاریشمان ئەوە بێ کە بەشێک لە گەنجان کاسبکاران بە ئۆتۆمبیلەکانیان بە شۆفەکانیان لە شار و شارچەکانی دیکەریم کوردستانەوە هاتنە چەمچەماڵ و ئەمانە و بە ئامێرەکانیان خزمەتیانە کرد و قوڕ و قوڕا و لافاویان لابن ئەمەش جۆرێکی دیکە و فۆرمێکی دیکەی گیانی هاوکاری نییە. بە دڵنیاییەوە بەخشین ئێمە پێمان وانە بێت تەنها لەو پارەی کە هەمانە بەخشین ئەتوانین ئەگەر پارەمان هەبوو بتوانین ببەخشین ئەگەر نەمان بوو نەتوانین چونکە لە ڕاستیە ئەوەی جەنابەت باسێکی جۆرێکە لەو بەخشینە هەیە توانیوێتی بەو ئامێرانەی کە هەیەی یان هەر هیچ نەبێت کەسێک کە دراوسەکەی ئاو چۆتە ماڵێەوە بە فرێدانی سەڵتێت لە قوڕا و سوکنایی بۆ هاوسەکەی ڕۆیشتووە لەوانەیە پارەی نەبوو بێ بەڵام بە جۆری لە جۆرەکان توانای بۆ ماڵەکەی بۆ پاکاتەوە هەیە توانیوێتی تەنکەری ئاوی بۆدابین کە ئەوەی جەنابەت باسەکەی بە کەواتە بەخشین معنا و مەدلول و مەفاهیم و فەرعەکانی گەلێ زۆرە کە ئینسانی مسلمان مەبدەئیەن تەنها لە پارەیە کۆی نەکاتەوە چونکە چەندین ئامێر هەبووە لەم شارەیە کاری کردووە چەندین کەسی خێرەومەند هەبووە تەنانەت ئامادە نەبووە کە وێنەیەکی بگرین و باسی بکەین عەدەدی پارەکەی و جۆری چالاکەکەی باس بکەین کە ئەمە جۆرێکە لە خواویستی و خۆنەویستی بۆ ئەنجامدانی کاری خێرخوازی کە لەم کارە ساتە مرۆیەی شاری چەمچەماڵە بەڕاستی سەربازی ون لە بواری خێرەومەندیە زۆر شتمان بۆ دەرکەوت کە پێشتر ئێمە هەستمان پێ نەکردبوو لەم سنوورێ. پێغەمبەری خوا ئەفەرمێ من لەم یەرحەم الناس لەم یەرحەمه الله ئەفەرمێ ئەو کەسێک کە ڕەحم و بەزەیی نەبێ بۆ خەڵک نافەرمێ من لەم یەرحەم المسلمین مؤمنین ئەفەرمێ من لەم یەرحەم الناس ئەوەی کە ڕەحم و بەزەیی نەبێ بۆ خەڵک خوای گەورەش ڕەحمی پێ ناکە یعنی شیاوی و ڕەحم نابێ یعنی ئەوەی کە دڵی میهرەبان نەبێ بەرامبەر بە خەڵکان دیارە ئەهلی ڕەحم نییە شیاو نییە بۆ ئەوەی خوا ڕەحمی پێ بکە یان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ خەیر الناس ئەنفعهم للناس ئەفەرمێت چاکترینی خەڵکان ئەوانەیان کە قازانجی زیاتر بێ بۆ خەڵکی تا قازانجی زیاتر بێ ئەوە پێوەرە بۆ چاکی ئەو ئینسانە. مامۆستا لە ماوەی ڕابردوودا بەتایبەتی لەم دوایاندا کە ئەو لافاوەڕووی کردە چەمچەماڵ تا چەند جەنابەت ئەو گیانی هاوکاریەت بینی کە بەشێک لە هاوڵاتیان ئەگە پارەشیان نەدا پێ بە جستەی خۆیان هەوڵیان داوە ئاوی لافاوەکە لە ماڵێکی دراوسیان لە ماڵێکی ناسراویان بکەنە دەرەوە هەوڵیان داوە کە دەستگیرۆیان بکەن میوانداریان بکەن لە خانووەکەی خۆیانە شارەکانی دیکە کە وەکوڵێ کەرنەڤاڵی لێ هاتبوو وەکو منافەسەیەکی لێ هاتبوو پێشبڕکەیەکی لێ هاتبوو کە ئەم شار ئەم مەنتیقە و ناوچەی لەویتر زیاتر وەکو خوای گەورەشە فەرموویە لە کاری خێرا پێشبڕکێ ئەوە بکەن بە کورتەکەی ئەمە و تا چەند بینی کە دەرخەریەوە بوو کە ئەلحەمدولیلا دانیشتوانی هەرێمی کوردستان خەڵکی موسڵمانی ئەم هەرێمە پابەندن بە بنەمانە گۆڕ و بە پڕاستی بە ئاینەکانەوە. سپاس بەخوای تەعالا ئەوەی کە جێی دڵخۆشی هەموو لایەکمان بوو ئەم حاڵ و ڕووداوە کە قەدەرێکی خوایی بوو هات
ئەوەی کە زۆر دڵمانی خۆش کرد یەکێک لە حیکمەت و ئەو لایەنەی کە دیار بوو لایەنی خێر بوو کە خوای گەورە بەبێ حیکمەت هیچ شتێ بڕیار نادا ئەوە بوو کە سپاس بۆ خوای تەعالا یەک جەستەییەک یەک ڕیزیەک هەر لە ئەهلی گەڕەکەکەوە بگرە تاکو هەموو کوردستان و دەرەوەی کوردستانیش سپاس بۆ خوای تەعالا ئەمەمان زۆر بەڕۆنی و بە جوانی ئەبینی لە یەکەم لەحزەی ڕووداوەکەوە خەڵکێک پەلاماری داوە لە هەموو لایەکەوە ئیتر وەکو دراوسێتی وەکو خزمایەتی وەکو ئەهلی گەڕک تەماشاکەی پەلاماریان داوە خۆیان خستۆتە مەترسیەوە ماڵی خۆیان خستۆتە مەترسیەوە سەیارە وشتیان بۆ ڕزگارکردنی خەڵک بۆ بەدەمەوە چوونی خەڵک دوای ئەوەشکە لە ئەو لافاوشتە نیشتوتەوە هەمووی لە گەنجێکی تازە هەڵچووەوە بیگرە تاکو پیاوی بەتەمەن هەمووی بەدەمیەکەوە بۆ پاکردنەوەی ماڵ بۆ پڕکردنەوەی هاوکاری بۆ خوڵکردنی یەک و لادانی ئەو یعنی بۆی پیانۆ دیار نەوێ بە هیچ شێوەیەکە ئەمان حاڵەتێکیان بەسەرا هاتووە لێ قەوماویەکە ماڵیان لێ تێک چووە سپاس بۆ خوای تەعالا ئەمە یعنی هەر لە ڕووی گەڕک و شوێنەکەەوە ئەمجا لە ڕووی شوێنەکانی تریشەوە بەڕاستی ئینسان لە خۆشیە من جاری وابوو یعنی گریانمە هات لە خۆشییانە کاتێ هەر سیارەیەکی کۆمەکیت ئەبینی بار هەڵگرێک دەبینی بڵێ ناوی شارێکی پێوە بوو ئەمەندە خۆش بوو بەلامەوە سپاس بۆ خوا کە ئەم میلەتە ئەوها گیانی هاوکاری و سۆز و بەزەی و برایەتی و ئەم شتەی تیاماوە لە خوای گەورە بە زیاد بێ لە سەردەمێکە کە لە جیهانە زۆر هەوڵ ئەدرێ بۆ ئەوی مرۆڤەکان لە مرۆڤبوونی خۆیان ینی بشوەردرێنەوە هەر کەسە ئەنانی و خۆپەرست و مەسلحەتچێتی بکاتە بەرنامەی ژیانی و چێژ و لەزەت وەرگرتن بکاتە بەرنامەی ژیانی بە سپاس بە خوای تەعالا ئەوە لەناو ئێمەیە لە خوای گەورە بە زیاد بێ بەو شێوەی ڕەنگی نەداوەتەوە مامۆستا ئەمڕۆ بە دەرچوون کردو بۆ ئەو پارەی کە کۆبووەتەوە لە لای حکوومەت لەو حساب بانکیە جگە لەوەی خەڵک خۆی پارەی بردۆ بەدەستی داوێتی بە خەڵکی لێ قەوماوی چەمچەماڵ تەنیا ئەوەی کە لە حساب بانکەکەی حکوومەتە هەیە و هەموویشی خێرخوازان دابینیا کردووە 14 ملیاری تێپەڕاندووە ماشاءالله بڵێ یعنی ئەمەش دەرخەری ئەوە نییە بەڕاستی لەم قەیرانەشا کە ئەتوانین دۆخی موچە و دۆخی خەڵک ئاسایی نەبووتەوە ئەم هاوکاریە نیشانەی ئەوەیە کە ئەلحەمدولیلا هێشتا ئومێدێکی خێری گەورە بەم میلەتە ماوە سپاس بە خوای تەعالا خۆی ئەوە زۆر جێی دڵخۆشیە کە خەڵکی بەگشتی بەزەییان هەیە بۆ یەکتری و بەدەمی یەکەوەن و خەمی یەکتری ئەخۆن و لە ناو ئەوانەشە دەوڵەمەند و ئەوانەی کە خوا پێیانی داوە دیارە زۆر مەترسیە ئەگەر خوا نەخواستە هەندێک چین هەیە ئەگەر خراپ بن زۆر مەترسیدارە گیانی هاوکاری وجدانیان بە زیندوێتی نەمێنێتەوە یا لە ڕێڕەوی خۆیان بترازێن خوا نەخواستە زۆر خەتەر و مەترسیدارە یەکێک لەوە ئەگەر خوا نەخواستە عالم و زاناکان یەکێک لەوە کاربەدەستەکان یەکێک لەوە دەوڵەمەند و ئەوانەی کە خوای گەورە ماڵ و سەروەتی پێداون ئەوانە بۆ خۆیان کاریگەری تایبەتی خۆیانیان هەیە ئێمە سپاس بە خوای تەعالا جگە لەوەی کە عالم و زانا و مامۆستاکان زۆر بەپەرۆشەوە ئەمان بینی دەوڵەمەند و خاوەن سەروەتەکانیش پێش بڕکەی یەکتریەکەن لە بەخشین و هاوکاریە لەدەستگی ئەمە زۆر جێی دڵخۆشی بوو بەڕاستی ئێمە یعنی بەڕاستی دوعای خێری زۆرمان کردو ئەشیکەین بۆ ئەو دەوڵەمەندانەی کە ئاوها مووقیفیان هەیە ئاوها ئەنانی و خۆپەرست نین خۆشی خەڵک بە خۆشی خۆیان ئەبینن بەوە ئەبینن کە واجبی سەرشانیانە کە بەشێک لەو ماڵی کە خوای گەورە پێیداون لە کاتی لێقەومانی هاوڵاتی و دراوسی و حتا ئەگەر وەکو مسلمانەتیش نەبێ ئێمە وەکو ئینسانیەتیش بێ ئەبێ وجدانێکی زیندومان هەبێ بەزەیمان بە یەکتریا بێتەوە ئەبێ بۆ یەکتری ڕابچەڵەکەین بە ناخۆشی یەکتری ئەوە واجبە کەسێک کە ئیمان لە دڵیایەتی وەکو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ مثل المؤمنين في توادهم وتراحمهم وتعاطفهم مثل الجسد إذا اشتكى منه عضو تداعى له سائر الجسد بالسهر والحمى أو نشاني إيمان أجر أو يكجاني أو سوزو بزيو خوشي وستي وشتا حسب بآزاري يكتري كدنا نبي أو برسيار لسر إيماني أو كسا يعني أول لروي إيمانه لروي إنسانتي شوا إنساني كإنسانتي فطرتي باكي ما بيه وجداني زندو بيه خوي بيناجيري خلق ببيني بقريه خلق خوي بيناجيري خلق رود بيه برسي بيه دربه أو نجولي أو نشاني يكم أجر كسيكا بو خواي أكا مسلمان الحملة ونشاني بقوتي إيمانيتي أجر حتى لا يعني مروف دوستي كشي بأون إنسانك وجدان زندوة أو بالراسي إنسانتي تيايا
ئەوە بەڕاستی ئینشاءالله ئومێد دەکەین خوای تەعالا هەموو خێرێکی پێ ببەخشێ هی دنیای و قیامەتی. بەڕاستی خۆی پێش خۆی بگەڕێنەوە بۆ وەڵامدانەوەی پرسیارەکەیتەوە ئەبێ لەوە دەست پێ بکەین مرۆڤ خۆی کەعینێکی کۆمەڵایەتیە، یعنی ناتوانێت بەتەنیا بژیە. سروشتی مرۆڤ ئەوەیە کە پێویستە پێکەوە بژێن. بۆیە ئەم پێکەوە بوون و ئەم تێکەڵاو بوونەوەی سروشتی مرۆڤ یانی واکە هەمیشە تاکەکان بە خەمی یەکترەوە بێن، لە خەمی یەکترا بن. ئەم بە خەمی یەکتر بوون و ئەم بە خەمی یەکتر بوون و بەیەکەوە بوونە و ئەکات کە سەقامگیری کۆمەڵگەی لێ بێتە ئەنجام. بۆیە ئێستا ئەمڕۆ کاری خۆبەخشی یعنی یەکێکە لەو کارە زۆر زۆر گرنگانەی بۆ ئەوەی ئێمە کۆمەڵگەیەکی سەقامگیرمان هەبێ، تاکەکان لە سەقامگیریە بژین، تاکەکان تاکێک بن لە ڕووی تەندروستیەوە تاکێکی سەرکەوتوو بن و هەم کۆمەڵگەیش کۆمەڵگەیەکی تەندروستمان هەبێ، پێویستمان بە کاری خۆبەخشیە. خۆشبەختانە ئەمڕۆ لە کۆمەڵگەی ئێمەدا کاری خۆبەخشی یەکێکە لەو کارانەی کە باخێکی زۆر زۆر تایبەتی پێ ئەدرێ و خەڵکێکی زۆر خۆشبەختانە هەست بە مرۆڤبوونی خۆیانەکەن. بۆیە ئەبینی لە کۆمەڵگەی کوردستانیە بە تایبەتی کاتێک کە کەسێک تووشی قەیرانێکە بێ، کەسێک تووشی پێداویستیەک ئەبێ، کۆمەلگا هەمویان بە یەک دەستە جەمعی هەوڵ ئەدەن هاوکاری خۆیان و ئەو پێداویستیانەی کە ئەو تاکە هەیەی لە کورتترین ماوەدا بتوانن بیگەێنن. ئەمریکا ئەم فترەی پێشووە کە لە بەتایبەت لە قەزای چەمچەماڵ لەمەی ئێمەدا ڕوویدا، ینی ڕۆحی گیانی خۆبەخشی و ڕۆحی کوردبوون و ڕۆحی مرۆڤبوونی بە تایبەتی زیندوو کردەوە لە هەرێمی کوردستان و بە تایبەتی تر لە قەزای چەمچەماڵە. مامۆستا ئەوەی کە تێبینی دەکرێت لە ماوەی ڕابردوودا هەوڵ ئەدرا کوردستان بە چەند زۆنێک بناسیێنێ، هەوڵ ئەدرا هەر ناوچەیەک و بە شێوەیە لە شێوەکان بکرێتە دژی ناوچەیەکی تریان، هەر ناوچەیەک و بە سیفاتێک و بە کەمینەیە کە لەوە چێ ڕفتارێکی نامۆیان هەبێ، شارەکەی پێناسان هەبێ، تەعمیم کرابێ بۆ هەمووی، هەوڵ درابێ دووبەرەکیەک و ئەوە دروست کرابێت نێوان شار و شارشکانە. پێتوانیە ئەم هاوکاریانی چەمچەماڵ دەریخست بەڕاستی ئەمە لایەنە سیاسیەکان و هەنێ میدیان ئەینا لە ناوەڕۆکدا تاقەکانی کۆمەڵگە کەسی خۆی بە دوژمنی ئەوی دیکە، خۆی بە نەیاری ئەوی دیکە نازان، تەنانەت لە پارێزگا و لە زۆنی سەوز و زەردیشە. ئەوە دەبینین ئەمە لە هاوکارەکان لە هەولێرەوەگە لە سلێمانی زیاتر نەبوو بێ کەمتر نییە. ئەگەر سەرمایەدارەکانی هەولێر زیاتریان لە سەرمایەدارەکانی سلێمانی نەناردبێ کەمتر نییە، ئەگەر خێرخوازەکانی هەولێر لە هەولێر زیاتریان نردبێت کەمتر نەبووە لە سلێمانی. ئەمە دەرخەری ئەوە نیە بەڕاستی ئێمە ئەلحەمدولیلا هێشتا ئەم کۆمەڵگەیە ئومێدی خێرمان ئەبێ پێی بێ لەوەی کە پەیوەندی کۆمەڵایەتەکان و پەیوەندیە هاوکاری و هاوسۆزیەکان لە ئاستێکی باڵایە و ئاینی پیرۆزی ئیسلامیش بنەمایەکی باشیەمان خۆی لووتکەی ینی هاوکاری ینی بڵێن جەوهەری مرۆڤبوونە، جەوهەری مرۆڤبوونە هەر بە شێوەیەکی گشتی. بەڵام ئەگەر بینە سەر باسی هەرێمی کوردستان، ینی باسی هەرێمی کوردستان بکەین لە دێر زەمانەوە، یعنی کورد ڕوحیەتی هاوکاری، ڕوحیەتی پێکەوە بوون، گیانی هاوکاری و پێکەوە بوون تیا زیندوو بووە بە هەموو شێوێک. بەڵام وەکو بەڕێستان باسم کرد لێرە و لەوێ ئەم جۆرە لە حیزبی بوونە، جۆرە لە حیزب بوونە ئەگەر لە سەردەمێکی کەمە، ئەگەر لە سەردەمێکی کەمە هەوڵیدا بێت بوونە ئەم ڕوحیەتە بکوژێ، ئەم ڕوحیەتە بکوژێ. بەڵام لێرە و لەوێ هەر بوونە لایانی دریشە بووە، ڕێکخراوی تر بووە، هەوڵی داوە لە ڕێگەی کارە خێرخوازیەکانەوە ئەو جۆرە لێکدابڕانەی کە لە نێوان زۆنەکانە دروستە بێ نەبێ. بەڵام ئەمەی کە لە چەمچەماڵە ڕوویدا، ئەمەی لە چەمچەماڵدا ئەگەر پێشووتر هەوڵێک هەبوو بێ بۆ ئەوەی دووری نێوان زۆنەکان ینی زیاتر بێتەوە، تاکەکان زیاتر بێتەوە لە یەکدا بڕێن. بەڵام ئەم هاوکاری و بەدەمەبوونە کە لە زاخۆوە تاوەکو خانەقین
هەموو تاکەکانی کۆمەلگا یعنی بەبێ جیاوازی بیرکردنەوە ینی هەوڵیاندا بەدەمی چەمچەماڵەوە بێن ئەو بەلێشاوە خزمەتگوزاری کە ڕووی کردە چەمچەماڵ بێ ئەوەی کە یعنی بخوێنێتەوە کە ئەم تاکە سەر بە چلایانەکە و تاکە سەر بە چلایانەکە ئەمە ینی ڕێگەی ئەمە دڵخۆشکەرە ئەمە کارێکی دڵخۆشکەرە بۆ ئێمە کە هەوڵ ئەدا ئیتر ئەگەر خەڵکانێکیش هەبێ خەڵکانێکیش هەوڵی ئەم لێکدا بڕانە بدەن لە نێوان تاکەکانی کۆمەڵگەدا بەڵام سپاس بخوا خەڵکی ئێمە گەشتە ئەو ئاستە لە وشیاری گەشتەوە ئاسە لە وشیاری کە هەرگیز ڕێگە نەدەن بۆ نە کەسی دیکە هەوڵ بدات لە یەکیان بترازێنێ لە یەکیان دوور خاتەوە بۆیە ئەبینی ینی تاکەکانی ئێمە زۆر بە شێوەیەکی تەندروست هەمویان پێکەوە بەبێ جیاوازی ماڵوە هەبوو یعنی ئەگەر من نمونە بۆ بگەڕمەوە لەم ناحی شۆڕشە ماڵوە هەبوو یعنی ئەچوویتە بەردەم ماڵەکەی کابرا خۆی ئەو چوو بۆیە ماڵەکەیەوە بەڵام هەوڵی ئەدا بۆ هاوسێکی گروپ هەبوو ناوچە هەبوو گروپیان دروست کرد بوو گەنجان گروپیان دروست کرد بوو خۆیان بە هەمویانەوە ئەچوون هاوکاری دراوسەکانیان نەکرد واتە مەبەست ئەوەی ئەگەر هاوکاریەکان ئێمە باسمان کرد لە دەرەوە لە ناوخۆشە هەر بۆ ناوخۆ هەبووە بەڵێ هاوکاریەکان تەنها لە دەرەوە بۆ ناوخۆ نەبوو لە ناوخۆ بۆ ناوخۆ لە ناوخۆ بۆ ناوخۆشە بوو یعنی تاکەکان لێرانەیە ئەوە نەبووە بڵێن خەڵکی زاخۆ تەنها خەڵکی بڵێن هەولێر ئەوە بێت لە ناو خۆشمانە یعنی خەڵک لە ناو خۆشمانە هەمویان دەستەبەری یەکتر بوونە هاوکاری یەکتریان کردووە بەدەمی یەکتریەوە چوونە ینی ماڵوە هەبووە من لە دەڤیدۆکانە بینیمە کەسی وا بۆ خۆی محتاج بووە هاتووە ینی ئەو ڕێکخراوە خێرخوازانەی کە هاتوونە پرسیاریان کردووە ینی وتێتی مامۆستا من خۆم کێشەم نییە سپاس بخوا لە کاتێکە ماڵەکەی هەمووی بەر لافاو کەوتووە بەڵام وتێتی مامۆستا سپاس بخوا من کێشەم نییە بەڵام تکاتان لێکم بچن بەدەم هاوسێکەمان زۆر ینی محتاجە زۆر فەقیرن بۆ پاپشتی قسەکەی جەناب بوو لەگەڵ تیمەکەم لەم شەوانەدا دەستگای بەخشین خواردنی دابەشە کرد ماڵێک ئەو چوو بووە ماڵەکەی بەخوا من لەوە چێ گوناحبار بم من زۆر پێم نەشێ بێن بە دراوسێکە ئەوەی شێکە لە هەرە شتە جوانەکانی نێوەم کۆمەڵگەیە ینی گرنگە ڕێکخراوەکان گرنگە ئەوانەی کە کاری خۆبەخشی ئەکەن ئەوانەی کە کار لەسەر چاکەی گشتی لەسەر بەرزکردنەوەی ئاسی تاکی کۆمەلگاکەن یعنی ئەم نمونانە بدەن بەگوێی خەڵکیە بۆ ئەوی خەڵکی چاوی لێ بکە خۆتان زان ئەمڕۆ ڕاگەیانەکان ینی دەورێکی زۆر باڵا ئەبینن لەم ڕوانگەیەوە بۆ ینی من تەمەنە ئەەکەم ینی هیوادارم بە تایبەتی ڕاگەیانەکان ئیش لەسەر ئەم لایەنە باشی مرۆڤکەن بۆ ئەوی ئەو ڕوحی هاوکاری و ئەو ڕوحی بەدەمەوەچوونە ڕۆ بچێتە ناو تاک بە تاکی کۆمەلگەی کوردیەوە تەنانەت ئافرەتێکیش 5 دراوسی لە ماڵ نەبوو ئەو چوو بۆ ماڵەکان یە جیان هێشت بەڵێ ئەو خوا ئاگاتان لەو دراوسیانەشمان بێ بەشیان بۆ دانێن بەخوا خێتانەگە ئەم شەو لە ماڵین بەس بەیانی دوو بەیانیەنەوە یعنی ئەوەی خەمی ئەوانی بوو خۆی زووەری گرت و بەس هاتبوو لەگەڵ بەخشینا قسەکەی بۆیان نەخەنە حوشە لە بەردەم دەرگا بۆیان دانن چیەکەن بیکەم بەس بە ئەوان بێ بەش مامۆستا کۆتا پرسیارم ئەوەیە کە ئێمە کەواتە لە قۆناغێکین کە بە شێوەیەکی تەندروست مامەڵە لەگەڵ یەکدیاکەین و لە هەمان کاتیشدا ئەم پەیوەندیە پتەوە لە نێوان تاکەکانی کۆمەلگەیەکی زیندومان بۆ نایێنێتە بەرهەم بێگومان هەموو پێکەوە بوونێک هەموو هاوکاری و بەدەمەوەچوونێک یعنی وەکو من لە پێشتر شاوام کرد ئاماژەم پێکرد یعنی تۆ واد لێ ئەەکە تاکێکی تەندروست بۆ بەرهەمبێنێ کە تو تاکێکی تەندروست بەرهەمێنە ئەو کاتە تۆ خێزانێکی تەندروست بەرهەمێنی کە خێزانێکی تەندروستیش بەرهەمات ئەو کاتە تۆ کۆمەڵگەیەکی تەندروست بەرهەمێنی بۆیە یعنی ئەم ڕوحەتی هاوکاریە من بەشێکی گرنگی ئەگەڕێنەوە بۆ پابندبوون بە بنەماکانی ئاینی پیرۆزی ئیسلام ئاینی پیرۆزی ئیسلام یعنی وا لە تاکی کۆمەلگە ئەکا یعنی حەز بە بەرپرسیارەتی بکە بەرامبەر بە تاکەکانی دیکەی بەرامبەر بە دراوسی بەرامبەر بە کۆمەلگەکەی بۆیە من یعنی هیوادارم ڕوحی کاری ئیسلامی ینی کاری خۆبەخشی یعنی وای لێ بکرێت لە دوای ئەم لافاوە گرنگیەکی زۆری پێ بدەیە چونکە ئەگەر باس لەوە بکەین لە کانونی یەکەمی ساڵی 1995 کە نەتەوە یەکگرتوەکان دایناوە بە ڕۆژی کاری خۆبەخشی ینی هەموو ساڵێک لەو کاتەیە نەتەوە یەکگرتوەکان یعنی بڵێن چالاکترین کەس لە بواری کاری خۆبەخشیە دەستنیشانەکەن و بڵێن خەڵاتی ئەەکەن بۆ یعنی هیوادارم حکوومەتی هەرێمی کوردستان و ئەو لایەنانەی کە هەست بە پرسیارەتی ئەەکەن یعنی هەموو ساڵێک هەڵدەن ئەو کەسانی کەوا کاری خۆبەخشی ئەەکەن کە هەوڵ ئەدەن بۆ ئەوەی ئێمە کۆمەلگەکەمان لە ڕووی تەندروستیەوە کۆمەلگەیەکی پێشکەوتوو بێ هەوڵدەن دەستگیرۆی ئەو کەسانە بکەن کە هەمیشە هەوڵ ئەدەن لە کاری خۆبەخشیە زیاتر خزمەت بکەن. مامۆستا سەربەست ئاینی پیرۆزی ئیسلام چۆن هەرمانەدا لەوەی کە لە خێر و چاکە و هاوکاری و دەستگیرۆیی برا مسلمانەکەمان بەردەوام بووین و مسۆڵ بین و هیچ کات دەست لە
کەسە نزیک و دۆستە نزیکەکانمان هەڵنەگرین و هەمیشە دەستی یارمەتیان بۆ ڕابکێشین. وەڵا ئاینی پیرۆزی ئیسلام نازام لە کوێوە دەست پێ بکەم. یعنی بەڕاستی ئیسلام لە خزمەتەوە دەست پێکە، پێش ئەوەی ئیسلام حکم جێبەجێ بکە لە خزمەتەوە دەست پێکە. ئەو کاتێشی کە دەسەڵات بگرێتە دەست کە ئەمە مژدەیە زۆر عەجیبە، زۆر خۆشە، خەڵکیان ترسانووە کە ئیسلام دەسەڵات بگرێتە دەست، ڕەنگ بێت دەستی دەست ببڕێ و حەدی زینا جێبەجێ بکا و چی و ئەوانە نا. ڕاستە ئەمانە حکمێکن بەرامبەر بە مسلمان ئەبێت جێبەجێ بکرێ، بەڵام چی کاتێک جێبەجێکرێ؟ ئیسلام هاتووە لە خزمەتەوە دەستی پێکردووە. پێغمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم کاتێک کە هیجرەتەکە لە مەکەوە بۆ مەدینەی منەوەرە، یەکسەر لەوێ برایەتی دروستەکە. یعنی چی برایەتی؟ واتە ڕوحی هاوکاری. بۆ نمونە سەحابەکان کە ئەکرێنە برای یەکتری، ئەفەرمێ بیلال تۆ برای فلان سەحابەی، مصعب تۆ برای فلان سەحابەی، یەکسەر ئەم سەحابەیە هاتووە ماڵەکەی لەگەڵا بەش کردو. یعنی ئیسلام لێرەوە دەست پێک. ئەمە یەکەم هەنگاوی ئیسلامە لە دوای خوێنەواری، لە دوای زانست و زانیاری ئیسلام ڕوحی هاوکاری بڵاوەکاتەوە. ئیسلام تاکەکان وە کۆمەڵگاکان لەسەر ڕوحی هاوکاری و تەبایی و برایەتی بنیات ئەنا. مامۆستا تا چەند جەناب وەکو مامۆسایەکی ئاینی ئەوەت بەدی کرد لە ڕووداوەکەی ئەم دواییەی چەمچەماڵ لافاوەکە، تا چەند لە ناو خۆی چەمچەماڵ بۆ خۆیان هەستت پێ کرد لەوەی کە هەمووان دەستگیرۆی یەکدیان کرد وە بۆ چواردەوری شارەکانی دیکە تا چەند ئەمە و تێبینی کرد کە بەدەمەوە هاتنێکی باشە بوو. بەڵێ بە تەئکید ماشاءڵڵا، یعنی ئێمە هەرچەندە پێشتریش هەر تەسەوری ئەوەمان کردووە، بەڵام ئەم جارەیان جیاوازتر لە جارەکانی تر دەری خست کە بەڕاستی ئەم میلەتە ئیسلام لە ژیانە ڕەنگی داوەتەوە، ڕوحی هاوکاری کە لە ئیسلامەوە فێر بووە بەڕاستی بەکردداری جێبەجێەکە، بەکردداریە نەزەری نییە. چکم ئێمە ئیسلام وا فێرمانەکە کە کردەوە لە پێش سیما و زاهیرەوەیە، لە پێش نەزەریەوەی. بۆیە لەمەوە بۆمان دەرکەوت بە معنای کەلیمە ئەم خەڵکە مسلمانە بەدەمێکەواچێ ئەو فەرمودەی پێغمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام جێبەجێ ئەکەن کە ئەفەرمێ ئیمانی بە من نییە کەسێک ئەگەر بخەوێ هاوسیەکەی برسی بێ لە پاڵێ و پیشی بزانێ. ئەفەرمێەوە ئیمانی بە من نییە. بەڕاستی ئەو میلەتە دەری خست کە شوێنکەوتەی ئیسلامە، کە ئیش بە ئیسلامەکە، هەم لە ناو خۆمان وەکو چەمچەماڵ هاوکاریکی زۆر گەورە هەبوو، خەڵک هەبووە کۆگاکەی ئاوی تێچووە، تەلەفۆنیان بۆ کردووە وتیانە کاکە کۆگاکەت ئاوی تێچووە. جارێ ئەو خەڵکی لە لافاو دوورخستوەتەوە، سیارەکەی بەرز بۆ خەڵکی نەجات داوە، خەڵکی ڕزگار کردووە، مناڵی لە مەکتەبەکان وەگەیاندۆتەوە جێگاکەی خۆی، دواتر پرسیاری کۆگاکەی خۆی کردووە کە زەرێکی زۆر گەورەی بەرکەوتووە. ئەمە بنەماکەشی ئاینی پیرۆزی ئیسلام ئەو پەروەردەی مزگەوت نییە کە وای لێ کردووە گیانە هاوکاریەکەی لە ماڵە دنیایەکەی لا لە پێش بەیەقینەوە ئەمە هەر هەمووی هۆکارەکەی ئیسلامە. هەر لە یەکێک بپرسی ئیسە بە نمونە من خۆم هەر بەمەلا هاتووینەتە خوارەوە، هەر بەمەلا پێمانەوترێ بۆ نمونە فڵانی کوڕ مەلا فڵان مەلا ئەمین مەلا محەممەد، هەموو ئەم خەڵکی کە ئەیبینی هەروایە ئەلحەمدولیلا هەمویان ئەسڵەکەیان مسلمانە. خوا نەخواستە ئەگەر لا ڕێیەکیش هەبوو بێ دڵنیا بە لە کۆتایی ئینشاءڵڵا هەردێتەوە و ئەم فەزلیش بۆ ئیسلام ئەگەڕێتەوە بۆ مامۆسایانی ئاینی کە دەورێکی زۆر کاریگەریان هەبووە. ئەگەر نمونەیەکە بۆ بێنمەوە لە مزگەوتەی خۆمان، یعنی جاروا هەبووە خەڵکێک هاتووە زۆر مستەحەق بووە، هەتا ئێمە نەمانوتۆ هاوکاری بکەن، کەس بەو شێوەیە هاوکاری نەکردووە، بەس کە ئێمە وتومانە ئەو پیاوە مستەحەق و هاوکاری بکرێ، ماشەڵڵا یعنی بەلێشاو خەڵک هاوکاری کردو. لەبەرەوەی لە وڵاتێکە ئەژین ئەم وڵاتە پێکهاتەی ئەو خەڵکە سوپاس بەخوای پەروەردگار بە ڕێژەیەکی زۆری ئەهلی ئیمان و ئەهلی ئیسلامە. ئیسلام فێری پێکەوە ژیانی کردوین. پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام لە فەرمودەیەکی ئەفەرمێ ئەگەر ساتێکی کەم لەگەڵ مسلمانێکا بوەستم بۆی کێشەیەکی بۆ چارەسەرکەم پێم خۆشترە لەوەی کەوا یەک مانگ لە پاڵ کەعبەیە یان لە مزگەوتی خۆم لە مەدینەیە عیبادەت بەخوای پەروەردگار بکەم.
و زۆر تاکیدی کردەوە لەسەر ئەوەی کەوا مسلمانان ئەبێ هاوکاری یەک بن بەدەم و یەکەوە بڕۆن و لە حەدیثێکە ئەفەرمێ خەیرکم للناس، ئەنی باشترین مرۆڤی ئێوە ئەو خەڵکەیەکەوە ئیسفادەی بۆ خەڵک زۆر بێ. ئەمەش بەڕاستی ڕنگدانەوەیکی زۆر باشی بۆ سوپاس بۆ خوای پەروەردگار لە ناو خەڵکی هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی و لە ناو خەڵکی چەمچەماڵی شابە تایبەت من خۆم لەم شارەیە ئەژێم ساڵانە ئاگام لێیە چەندێک ئەو خەڵکانەی کەوا دەوڵەمەنن، ئەو خەڵکانەی کە خواپێداون، ئەو خەڵکانەی کە ئەهلی خێر و خێرخوازن لە ڕەمەزانە چۆن دەستی یارمەتی بۆ هەژارەکان درێژ ئەکەن و سوپاس بۆخوا کە تا ئەم لەحزەیە خەڵکی خێرخوازی چەمچەماڵ لەم شارەیە نیان هێشتووە خەڵکە هەژار و نەبوو نەدارەکان نەبوونیان پێوە دیار بە هیلاکا بچن. بەڕاستی ئەمە یارمەتی خوای پەروەردگارە پێش هەموو شتێک، پاشان ئەو نووری ئیمانەیە کە خوای گەورە خستووەتە ناو دڵی خەڵکەوە. من حەزەکەم نمونە بە ئەوروپایەک بێنینەوە کە من خۆم ئەوروپام نەدیوە، بەڵام گەنجێک بۆی گەڕامەوە بەراوردێک لە بینی نێوان ئەم خەڵکە کە پەروەردەی ئیسلامە لەگەڵ ئەو خەڵکەی کە پەروەردەی ئەوروپایە. گەنجێک لەم شاری خۆمانە بۆی گەڕامەوەتی لە شارێک لە شارەکانی بەریتانیا لە دوکانێکی لەفەیە بووم، لەفەم ئەخوارد، وتی برادێکم هاتە ژوورەوە چاکوچۆنیمان کرد بە یەکەوە و ئەویش لەفەیەکی خواروتی پارەی لەفەکەم بۆدە. ئەمە لای ئێمە هەر مەوزوع نییە، هەر مەوزوع نییە لەم لە قەومانەی چەمچەماڵە ئەمڕۆ تەلەڤیزۆن وتی 14 ملیار و 500 ملیۆن دینار کۆبۆتەوە. یعنی تۆ تەسەورکە لەفەیەک لە چاو ئەوەیە هەر مەوزوع نییە. ئەو پارە بکەی بە لەفەموو وتی پارەی لەفەکەم بۆ داوتی خاوەن دوکانی لەفەکە زۆر پێی سەیر بووتی تۆ بۆ پارە بۆ ئەوە دەی شەریکن بە یەکەوتم نەوەڵا، وتی حساب بانکیتان بە یەکەوتم نەوەڵا، وتی ئەی چییە کورتە باوکتە باپیرتە ناوەڵە ئەی بۆ لەفەی پارەی لەفەکەی بۆ دەی، وتی تۆ مێ برادەرمە، وتی ئەقەی چێکا برادەرتە، وتی حاڵی نابوو لێم، وتی هەچەند ئەمیش حاڵی کەم حاڵی نابوو لێم، ئەیوت تۆ ئەم پارەیە بە هیچ جرفانی خۆت نییە ئەموت با ئەی بۆ ئەوێ دەی ئێمت کاکە برادەرمە، ئەیوت با برادرت بێ یخۆ برادر یعنی بۆ بێ پارەی بۆ بدەی، وتی هەچیەک مەگەرم با بە تۆیە بەیەوە ئێوە بە ئێمە حاڵی نابن، با بەلای ئێمە ئاساییە میوانێکمان دێ 200 دلاری بۆ سەرفەکەین 300 دلاری بۆ سەرفەکەین، ئەیوت تەحملی ئەوەی ناکرد من پارەی لەفەیەک بۆ برادێک بدەم. ئەوان لەوێ ئاوهان یعنی مرۆڤێک ڕوحی دەرچێ بۆ دۆلارێک کابراڵم پارەی جرفانی خۆم بۆ بدەم بۆ ئەو. کەواتە مامۆستاتەوێ بڵێ ئەم کولتورە کە لەناو کۆمەڵی کوردەواریە بناقی ئیسلام و ئیمانە. سوپاس بۆ خوای پەروەردگار بە دڵنیاییەوە خۆ ئێمە دەوڵەمەنی ئەم شارە و دەوڵەمەنی غێری ئەم شارە شەموو ئەناسین. کاکە ئەو دەوڵەمەنەیەکەوە هاوکاری خەڵکەکە زەکات دەرە، ئەو دەوڵەمەنەی هاوکاری خەڵکەکە سەدەقە ئەدا. دەی کەسێکەوە ئیماندار نەبێ دامەزراو نەبێ ئەهلی مزگەوت و تەقوا نەبێ زەکاتەدا. من یەک نمونەیترت بۆ ئەگەڕمەوە هەر لە وڵاتی خۆمانە. مامۆستا مەلا غەریب لەم شارەیە ماوە و نەمردووە، وتی لە هەشتاکانە پیاوێکی دەوڵەمەند هەبوو لەم چەمچەماڵەیە، وتی لەگەڵ مامۆستا مەلا ئەسعەدا خوا عەفوی کە مامۆستا مەلا ئەسعەدی گەورە و کاتە مابوو خوا عەفوی کە، وتی بە یەکەوە ڕۆیشتین لەگەڵیا دانیشتین زانیمان زەکات نادا، وتی ئەهلی نوێژ و عیبادەت نەبوو زەکاتی نادا، وتی بە یەکەوە دانیشتین لەگەڵیا قسەمان لەگەڵا کروتمان کاکە زەکات بدە و کورە بیکە بە خاتری خوا ئەمری و کورە قیامەتێ و زیندوو بوونەوە دی زۆر قسەمان لەگەڵا کرد هاتە سەر قەنەعەت وتی باشە زەکاتتم. دەوتمان دەیە لە خوا بەزیار بێ ئەلحەمدولیلا تازە ئەوەی ڕۆی بەس زەکاتی ئەم ساڵت ئیماڵەکەت بدە، وتی باشە مامۆستا قەیچێکە بەسەر چاومە ئەدام وایە زەکاتە دەم و دەبۆم لێک بدەنەوە، وتی لێکماندایەوە ئەو کاتە 40,000 سویسری زەکاتی هەبوو. یخە سەرواتەکەی معنای وایە 40 ئەوە نەبووە چکە لە 40 یەکەوانە، وتی 40,000 سویسری زەکاتەکەی بوو، وتی کەوتمان 40,000 دینار، وتی باوکە ڕۆواڵێن چی، وتی وتمان وەڵایجە ئاوایە 40,000 زەکاتەکەت، وتی 40,000 دینار بدەم بە خەڵک، وتی وتمان ئارە وەڵای خۆ زەکات ئاوایە کاکە ئەخە خۆ تۆ زۆر بمان بۆ باس کرد کاکە تۆ 40 ئەوە نەتەیە 39 بۆ خۆتە یەکیان زەکاتە. کۆرە وتی وەڵا من لەو جیاوازانم 100 دینار یا 200 دینارە هەموو زەکاتی ماڵەکەی من 40,000 وتی واقعی وەرماوتمان کورە کاکە پەشیمان مەبەرەوە بۆ خاتری خوا پەشیمان مەبەرەوە ئارە وەڵاوتی حەچەند هەوڵمان لەگەڵا داوەتی بەخوا برا من 40,000 بە ڕەنجی شان پێیان کردووە 40,000 بدەم بە خەڵک،
وتی وتمان ئەی تۆ ڕازی بووی و قەناعەتت کرد وتی و کۆرە من مزانانی 100 دینار 200 دینارە زەکات ماڵەکەم ئەو ئینکاریش بوو ئەوە بووە کە 100 دووسەیە لە سەتەکەش هەر ڕازی نەبووە بە زۆر قەناعەتیان پێ کردووە وەڵاوتی پەشیمانەوە بوو تی بەخوا نایدەم مەبەستم چییە؟ ئەنی بەڕاستی ئەوەی کەوە پاڵنەرە ئاینەکە نەبێ کابرا چ مەجبورە لە پێنجوێنەوە بە سیارەی خۆی پڕی بکات لە ئەشیا بێ لە شەمشەماڵ تەوزیعیکە بە مەرجێک ئێمە نەمانوتەوە کاکە وەڵا نانەکەی نیوە ڕۆشت بۆ کڕی لە کاتێکا چوار کەسیش دەستخۆشێکی گەرمی لێ ناکەوە ئەشواتەوە هەر کەسیش نازانێ ئەو بۆ قیامەت ئەیکا باوەڕت بێ چەند کەس لە هەولێرەوە لەم ڕۆژانەیە لە هەولێرەوە پیاوێک تەلەفۆنی بۆ کردم وتی کاکەوا دێم بۆ چەمچەماڵ بەس بە هیچ جۆرێ ناوم نەهێنی بە هیچ جۆرێک کەسیش نەمناسێ من لەگەڵ تا ئەبم تۆ هەنێ ماڵم پێ بڵێ و حەقت نەبێ زەرفی حازر کرده بوو زەرفی 500,000 تێ کردبوو تێگەی دەی بەخوا حاچەن کاکە ئەچوینە ماڵانەیوت ڕجاد لێکم ناوم نەهێنی نەژڵی ئەمە چێ و چێ نییە با منیش نبینن تۆ بۆ خەت بێدەنگ لە دەرگاکە بدە کاکە ئەوە ئیمان نەبێ و پاڵنەری ئیمان نەبێ چی وای لێەکە من زۆر دڵم بەم شاری خۆمان خۆشە حەزەکەمەوەتان پێ بڵێم ئەم شارە دوو سیفەتی زۆر گەورەیتیایە تا ئێستا ئوتێلیتیانە تا ئێستا ئوتێل لە چەمچەماڵانیە کەم شار هەیە لە کوردستانە ئوتێلیتیانە بێ بڵێ کەسیش پەکی نەگوتووە کەسیش پەکی نەکەوتە بۆتیانەیە لەبەرەوەی خەڵک پێویستی نییە حەچی خەڵکە هاتبێتە ئەم شارەوە ما بێتەوە بێمە ئەوان نەبووە سوپاس بۆ خوا تا ئێستا چەمچەماڵ پێویستی بە ئوتێل نییە ئەمە زۆر جێگەی شانازیە بۆ خەڵکی چەمچەماڵ دووەمیش تا ئێستا چەمچەماڵ نەنادیتیایە نە دوکان عەرەق فرۆشتنیتیایە ئەزانن یعنی کەم شار هەیە لە کوردستانە من گەڕاوم دوکان عەرەق فرۆشتنیتیان نەبێت لە چەمچەماڵانیە بەتە حەداوە ئەڵێم تا ئێستا بۆ معلوماتان هەر کەسێک بێوێ لەم شارەیە دوکانێک دابنێ بیکاتە دوکانی عەرەق فرۆشتن کەس ئامادە نییە دوکانەکەی بەکرێ بداتێ لە بەرۆڵی حرامە من پارەی عەرەق سوپاس بۆ خوای گەورە تا ئێستا ئەم شارە نە ئوتێلیتیایە نە دوکانێکی عەرەقیتیایە نە نادیەیەکیتیایە ئەوەی لە بەرنامەکەدا بینیتان و گوێبیست بوون وتەی مامۆستایانی ئاینی کەسایەتیەکان چالاکانی مەدەنی و توێژەری کۆمەڵایەتی و کەسایەتی سیاسیەکان بوو لەسەر گیانی هاوکاری و فیدایی و قوربانیدان و دەستگیرۆییکردنی یەکتر بە تایبەتی لەم دوایانەدا کاتێک نۆی مانگ لافاوەکەی چەمچەماڵ ڕوویدا و نەک تەنیا چەمچەماڵەکان هاوکاری یەکدیان کرد بەڵکو لە تەواوی شار و شارچەکانی دیکە هەرێمی کوردستانەوە گیانی هاوکاری بینراو و بە هەموو شێوەکانەوە هاوکاری گێنرایە قەزای چەمچەماڵ و ناحەی شۆڕش و تەکیە تا بەرنامە و بەیەگەیشتنەوەیکی دیکە بەو خودایەتان دەسپێرم کە سپاردەزایان ناکات.